بەڕاستی ئەمە لە ئامادەباشی داینە لە یەکەم ڕۆژ کە ڕۆژی پێنجشەم تقریباً 20 حاڵەتن لە هات ڕۆژی پێنجشەم جمعە 25 حاڵەتن لە هات ئیشکان دونێ ڕۆژی شەموو بنزیکەی 15 حاڵەت تەمان ئەمانە تقریباً نەکاتە 6 حاڵەت بەو سێ ڕۆژانەی ڕابردوو ئاماری ئەم ڕۆژکە یەکشەمە هێشتا وەرم نەگرتووە هەمووشیان شکانەکانیان بەسیط بووە تەنها دوو حاڵەت نەبی ڕەوانەی پارێزگای هەولێرمان کردن بۆ فریاکەوتنی هەولێر ئەوەکانی دیش هەندێک لەگەچوون بوو ئەوان هەلێرە چارەسەریان بۆ کرا و ڕەوانەی مارێکرانەوە هەندێک شکانی بەسیط بوو لێرانە نەشتەرگەریان بۆ کرا و پێچان و ڕەوانەی ماڵەوە کرانەوە بە کۆی گشتی تقریباً ئەو سێ ڕۆژانەی کە ئەو سەرما و سەوڵە بۆ لێرانە نزیکەی 700 هاوڵاتی سەردانی نەخۆشخانەی ئاشتی کردیا ئێمە هەموو تیمەکانمان و کارمەندەکانمان لە ئامادەباشیدانە و بەردەوام لە ئیشوکاری خۆیاندانە وڵی هۆکارەکەی ئەوە بووە ئەوانەی گەشتیان کردیە بەعامەتەن لە دەورەوبەری سۆران گەشتیان کردووە ئەوانە کە بەربووینەوە تەنها دوو حاڵەتی ڕووداوی سیارە بۆ ئەویش زیانی ئەوەی لەسەر نەبووە.